بەڵێ بینەران ji bo gotûbêjkirinekê zêdetir li ser birêveçûna tîropişkan li Hind bajar û parêzgehên Herêma Kurdistanê û bi Iraqê ve jî ku tîropişek ji bo berbijaran hatiye encamdan. Ji bo birêveçûna hilbijartinên pêşwextiyên Iraqê amadekariyên temam tên kirin ji bo birêveçûna van hilbijartinan. Em ê gotûbêjekê zêdetir bikin li ser eveyekê. Mêvaneka min heye rasta û xwe li Bexda dê gel min daye ew jî Rabîha Hemed berpirsa malbendê Bexda. Rabîha xan êvar baş spas gel me da beşdarî. êvar e baş. Spas bû te jî. Eger jê birêveçûna pirûsa hilbijartinan jê pirûseya tîropişkan ku îro ev tîropişka birêveçûn e ez dixwazim bizanim birêveçûna van tîropişkan çawa dinirxînin. بەڵێ ئەو کاتە باش و کاتی هەموو بینەران باش سەرەتا پیرۆزبایی لەسەر جەم کاندیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەم هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم و سەرکەوتن بۆ هاوپەیمانەکانیشیان لە هەڵبژاردنە بە هیوادارین بە هێزێکەوە بە یەکێک لە کوتلە گەورەکان بتوانین کە بە بەرنامەیەکی بەهێزەوە لە بەغدای داهاتوو لە حکوومەتی داهاتوو بەشداری بن کە بتوانین مافەڕەوەکانی گەلەکانمان و پارێزگاری لە دەستکەوتەکانی گەلی کورد و مادە دەستوریەکان بکەین. لە دەربارەی تیرۆپشتی ژمارەی کاندیدەکان کە لە بەغدادا بەهۆی فراوانی بازنەکانی کە پێکاتوە لە 17 بازنە و 69 کورسی ئەنجومەنی نوێنەرانی عراقی هەیە لەبەرەوە تیرۆپشتێک لە دوو هۆڵی جیاوازدا کرا کە کراوە بە 17 بازنە بەشێک لە بازنەکان لە هۆڵی شیراتۆم بوو و بازنەکانی بەشی ڕەسافە و لە بەری کەرخیش لە هۆڵی پیشانگای بەغدای نێودوڵەتی بوو. ئێمە دوو کاندیدمان هەیە وەکو مەڵبەندی بەغدا کاندیدێک کە دکتۆرە ئایات ئەدهام لە بازنەی بەری ڕەسافەیە لە بازنەی ڕقم 8 کە لە شارع کیفاح تا بەرەو زەعفەرانیە لە خۆ دەگرێ و ژمارەکەی 30 دەرچوو ئایات ئەدهام کە دکتۆرەی سەیدەلانیە و کچێکی بەتوانایە کاندیدێکی کووردە لەسەر مەڵبەندی بەغدا و کاندیدەکەی تریشمان وەکو کاندیدیەشی نیشتیمانی کوردستان لە بازنەی ژمارە 12 لە مەنسوور و حارسیە و ئەوانە لە خۆ دەگرێت کە ژمارە 52 بەرکەت بە ناوی محەممەد زافر یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئاستی بەغدا تەنها ئەم دوو کاندیدەی هەیە. باشە ڕابیحە خان وەکو یەکێتیان نیشتیمانیا کوردستانی ڕازی بوون بەوان تیرۆپشکان بڕێڤەچوونە ئەوێ پرۆسا تیرۆپشکان لە بەغدا؟ بەڵێ خۆی نوێنەرەکانمان کە مخەوەلیش و بە یاوەری کاندیدە بەڕێزەکانیش لە تیری پشکەکە ئامادە بوون کە لە پرۆسەیەکی دیموکراسیانە و شەفافانە لە بەرچاوی کاندیدەکان ئەم پرۆسەیە ئەنجامدرا. هیچ ئەوەیەکی تێدا ناکرێت کە بتوانرێ فروفێل لە ژمارەکان بکرێ یاخود بتوانە ژمارەشی تایبەت بدەنە بە کەسێکی دیاریکراو ئەوە ئەنجام نادرێت بەڵکو هەر ناوی بە پێی ژمارەی کاندیدەکان بۆ نمونە لە بازنەی 8 52 کاندید هەیە 52 ژمارە نووسراوە لە ناو تۆپەکە کە ئامێرەکە دەسوڕێنن و ژمارەیەک بەرە بێتە خوارەوە لەبەر چاوی هەمویان و کەناڵەکانی ڕاگەاندن ژمارەکە دەکرێتەوە ئیعلان دەکرێت کە ئەمە ژمارەیە بەرامبەر فلان کەس دەنووسرێ لەبەر ئەوە ناتوانرێ ئەمە دەستکاری بکرێ یاخود فڕوفێڵی تێدا بکرێ بۆیە کاندیدەکانمان کە خۆیان ئامادە بوون ڕازی بوون لەو ژمارەیانە و هیچ گلەیەک و یاخود شەکاویەکیان نەبووە لەسەر سکاڵا تۆمارکەن لەسەر کۆمیسیۆن لەسەر ژمارەکە. وەکو یەکێتیان نیشتیمانیا کوردستانی چاوەڕێی وەیەکێ دەکەن بەربژارن یەکێتیە دەنگێ پێویست بدەستبینن دەوان هەڵبژارتناندا؟ ئومێدەوارین ئێمە هەموو توانای خۆمان بەکاردێنین و لە بەغدا کاری خۆمان دەکەین و بەوەی پەیوەندەکانمان چونکە یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێکە لە حیزبە خۆشەویستەکان لەسەر ئاستی عێراقا ڕاستە لەوانەیە لەم کۆناغانەی دواییەدا زۆر بارگای حیزبەکان سوتاوە لە باشوور و ناوەڕاستی عێراقا یاخود تێرش کراوەتە سەر بارگاکان بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان بەهۆی ئەوەی هەمیشە بە حیزبەکەی مامزەلان ناسراوە حیزبێکی خۆشەویستە لایەن جەماوەرەوە ئێمەش هەوڵی خۆمان دەخەینە گەڕ وەکو کادیر و ئەندام و لایەنگران یەکێتی نیشتیمانی کوردستان و هەروەها لەسەر دەنگدەرانی ئەو ناوچانەی کە کاندیدمان لێ هەیە کاری خۆمان ئەنجام دەدەین و ئومێدەوارین کاندیدەکانیشمان چونکە هەخۆیان کەسانی بەتوانان و
کەسانی چالاکن و ڕابردووی جوانیان هەیە بۆیە دڵنیان بە ئومێدی ئەوەشەوە کار دەکەین کە کاندیدەکانمان سەرکەون هیچ نەبێ ئەم جارە کورد لە بەغدا نوێنەری هەبی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقا واگامی نێرەش نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستان بێ ئەوە جێگەی شانازی ئێمەیە. باشە ڕێژەیە بەشداریکردنا کوردان چاوایە ئایا چاوەڕێیاوەیەکێ دەکەن کوتنێک کورد دەنگ بڤان بربژاران بدەن یانژی هەم کورد هەمژی عەرب وێ دەنگ بڤان بربژاران دێ بدەن؟ بەڵێ خۆی ئەمە دوو کاندیدمان هەیە کاندیدێکمان کوردە دکتۆرە ئايات و کاندیدێکمان عەرەبە محەممەد زافر ئێمە کار تەنها لەسەر دەنگدەرە کوردەکان ناکەین بەڵکو لەسەر دەنگدەری عەرەبیش خۆی ڕۆژانە خێزانی عەرەب هەیە دێر پەیوەندی بە مەڵبەندەکە حەزەکە بێتە ڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان وەیان دەرێ من حەزەکەم کار بۆ ئێوە بکەم دەنگ بۆ کاندیدەکەی ئێوە کۆ بکەمەوە کەواتە لێرەدا ئێمە کار دەکەین و بەرنامەکەشمان بەرنمەیەکی نیشتیمانیە تەنها ئەوە نییە ئێمە باز لە مافەڕەوەکانی گەلی کورد بکەین ڕاستەوە ئەرچی سەرشانمانە بەڵام ئێمە لە چوارچەوەی عێراقێکی دیموکراسی فدرالیدا دەتوانین مافەکانی خۆشمان و مادە دەستوریەکان جێبەجێ بکەین لەبەر ئەوە بەرنامەی ئینتیخابی ئێمە لە سنووری بەغدا ئەوەیە کە ئێمە وەکو بەرنمەیەکی نیشتیمانیە بۆ بەرنمەیەکی نیشتیمانیش هەمیشە لە خزمەت هەموو چین و توێژەکانی گەلی عێراقدایە وەیە بەدڵنیاییەوە دەنگدەرانی کاندیدەکانی کورد تەنها دەنگدەری کورد نابێ بەڵکو دەنگدەری هەموو چین و توێژەکان و پێکاتەکانی عێراق باشە ڕابیحە خان گرنگیاوان هەڵبژارتنان ji bo Kurdan bi giştî giringiyawê di çi daye؟ بەڵێ وەک هەموو دەزانین ئەم هەڵبژارنە لە دوای قۆناغێکی سەخت کە عێراق پەیدا تێپەڕ دەبێ قۆناغی دوای داعش قۆناغی دوای بارودۆخی خراپی بارودۆخی ئابووری و قۆناغی دوای ئەوەی کە بۆ ماوەیەکی باش پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و عێراق لە قۆناغێکی سەختدا بوو و وەزعی عێراق لە ڕووی ئابووری لە ڕووی ئەمنیەوە ناسەقامگیر بوو لە ڕووی سیاسیشەوە ناسەقامگیر بوو و بە تایبەتی ئەو کابینەیە کە لە 2010 پێکات کە 2000 گۆڕانکاری بەخۆوە بینی ئەم هەڵبژاردنە هەڵبژاردننی پێشوەختەیە کە ئەمە جیاوازیەکی زۆری هەیە لەگەڵ هەڵبژاردنەکانی ڕابردوو و هەروها لە ڕووی یاسایەکەشەوە کە پێشتر عێراق پێکاتب لە 18 بازنەی هەڵبژاردن ئەم جارە بۆ بە 83 بازنەی هەڵبژاردن پێشترێ کورد لە بەغدا کە بەشداری دەکرد لەسەر ئاستی بەغدا بەشداری دەکرد ئەو جارە لەسەر بازنەی جیاجایە و ئێمە هەوڵ دەدەین کە بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لەم هەڵبژاردنە شەهاپەیمانێتی لەگەڵ بزوتنەوەی گۆڕان ئەنجام داوە کە وەکو تەحالفی کوردستان ئێمە باشە من خاست ئەبێ پرسێژی بکەم ڕابیحە خان گرنگی ئەوان هەڵبژارتناش بۆ یەکێک و بەتایبەت یەکەتیان نیشتیمانیا کوردستانê جودا jê هەڵبژارتنên بەریانەها hevpeymانiyek digel tevgera goran encam daye ez dixwazim vê yekê bipirsim giringiya evê hevpeymaniyê ji bo vê cara hەڵبژartinan ji bo Kurdan bi taybet giringiya wê di çi daye peymaniyekê wisa di navbera du hizbên siyasî bête encam dan ڕاستە گرنگی ئەو هەپەیمانیە تەنها لە بەرژەوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕاندانە بەڵکو لە بەرژەوەندی هەموو گەلی کوردایە چونکە ئەوە ئاسانکاری دەکات بۆ یەکخستنی بەرنمەکەی کورد بۆ دانیشتان لەگەڵ لایەنە عێراقیەکان بۆ پێکەنانی کابینەی داهاتوو و هەروەها دەتوانێت کورد بەهێزەوە کە چونکە کاتێک کە یەکگرتو دەبێ یەکدەنگ دەبی یەک بەرنامە دەبی دەتوانانی بەهێزەوە لەگەڵ لایەنە سیاسەکانی تریش گفتوگۆ بکات بۆ ئەوەی بەرنامەی حکوومەتی داهاتوو لە عێراقا کە جێی مافەڕاوەکانی گەلی کوردیش بکاتەوە و بێتە هۆی جێبەجێکردنی مادە دەستوریەکان کە لە ڕابردوودا کێشەی زۆری دروست کردووە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادی ئەمە لەلایەن عێراقیەکانیشەوە بە گرنگ وەسف دەکرێت چونکە ئەوانش پێشوازی لەو پێکاتنەوە یا هاوپەیمانێتی دەکەن چونکە دەرم بۆ ئێمەش ئاسانترە لە باتی ئەوەی لەگەڵ چەند لایەکی کوردی لایەنێکی کوردی دانیشین گفتوگۆ بکەین و ڕێکەوتنیان لەگەڵ ئەنجام بدەین لایەنەکان کەمتر دەکات و واتە لە لستێکە کۆیان دەکاتەوە بۆ ئێمە گفتوگۆکردن و دانستانەکان ئاسانتر دەبێت کەواتە ئەوە گرنگی خۆی دەبێت و ڕنگدانەوەشی دەبی لەسەر دەستکەوتەکانی کورد لە داهاتوودا و ئومێدەوارین ئەم لستە سەرکەوتوو بێ هاوپەیمانی کوردستان بەهێزی زۆرەوە بە بەرنمەیەکی تۆکمەوە بە ژمارەیەک لە کاندیدی سەربەرز و بتوانە ڕوو لە بەغدا بکەین و بتوانێت لە داهاتوودا
بە هێز و توانە و بە بەرنمێکی بەهێزەوە لەگەڵ لایەنە سیاسیەکانی ترە بکەوینە و ئەنجامێک کە پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادی ئاسایی بکەینەوە و هەروە هەوڵ بدەین بۆ جێبەجێکردنی مادەکانی دەستور بە تایبەتی ئەو کێشانەی کە جێناکۆکەکان ئەو ناوچانەی کە مادەی ١40 دەیانگرێتەوە کێشەکانە تا ئێستا بە هەڵواسرایی ماوە یا ئەوانە بەهۆی ناکۆچی زۆر لەو ناوچانە بۆتەوە جێی مۆڵگەی تیرۆریستانی داعش بتوانین کۆتایی بۆ قۆناغەبێنین بەرەو ئاشتی و ئارامی و ئاساییکردنەوەی باری ژیانی هاوڵاتیان بڕۆین بە دڵنیایەوە ئەمە لە بەرژەوەندی هەموو لایەک دەبێ بۆیە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو لیستی هاوپەیمانی کوردستان گەشتبینین بەم هەڵبژاردنە و ئومێدوارین کە تێدا سەرکەوتوو بین بتوانین بە هێزێکەوە بەرەو بەغدا بتوانین لەگەڵ لایەنەکانی ترە لە کابینەی داهاتوودا جێپەنجەیان دیار بێ و بتوانین دەستکەوتەکانی گەلی کورد پارێزگاری لێ بکەن لە دەستوردا و هەروها بتوانین مافەڕەوەکانی تریشە بەدیبێنین و ئامانجی هەبێت. باشە گەلێک سوپاس بۆ ڕابیحە حەمەد بەرپرسا مەڵبەندێ بەغدا باەک ڕاستەوخۆ شبەغدا دەگەل مندابووی گەلێک سوپاس بۆ بەشداریاتە.